ئەمڕۆ پێنجشەممە 12/6/2025 بە هاوکاری و هەماهەنگی دکتۆر غالیب محەممەد عەلی بۆ ماوەی کاتژمێرێک و 15 خولەک لەگەڵ وەزیری دارایی عێراق خات و تەیب سامی کۆبووینەوە. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدایە وەزارەتی دارایی عێراق ئامادە نەبوو پێشوازی لە هیچ وەفدێکی هەرێمی کوردستان بکات. لە کۆبوونەوەکەدا بە وردی باس لە ڕێگریەکانی بەردەم پرۆسەی تەوتینی و لە کۆنگرەکەدا لە کۆبوونەوەکەدا بە وردی باس لە ڕێگریەکانی بەردەم پرۆسەی تەوتینی موچە و ناردنی موچەی مانگی 12 ساڵی پار و دۆزینەوەی میکانیزمی گونجاو بۆ پرۆسەی تەوتین و باس لە لێبڕینی لە سەدا سێی موچەی خانەنشینان کرا بە ئەسەری ڕجعی کرا. لە کۆبوونەوەکەدا بۆمان ڕوون بوویەوە کە تا ئێستا هەرێم ئایبان UPNی فەرمانبەرانی نەناردوو بۆ بەغدا. هەروەها وەزیری دارایی عێراق تەئکیدی کردەوە کە نابێت زۆر لە هیچ فەرمانبەرێک بکرێت بە مەبەستی پڕکردنەوەی هیچ هەژمارێک و تەنانەت خودی وەزیر زانیاریەکی ئەوتۆی نەبوو لەسەر ئەو هەژمارە. تەیب سامی ئاماژەی بەوەدا کە تەوتین بە تاکە جێبەجێ ناکرێ چونکە پێویستی بە ئیمزای وەزیری دارایی هەرێم هەیە. لە ڕێگەی نوێنەرایەتی هەرێمەوە چەندین جار نووسراوی بۆ تەوتینی موچە کردووە بەڵام هەرێم وەڵامی هیچ نووسراوێکی وەزارەتی دارایی عێراقی نەداوەتەوە. تەوتینی موچە پێویستی بە ئیمزای وەزیری دارایی هەرێم و نووسراوی فەرمی وەزیری دارایی هەرێم هەیە بەڵام جەنابی وەزیر خەریکی وەسفکردنی هەژماری منە کە لە عێراق نازاندرێت چییە و ئامادە نییە نووسراوە فەرمیەکان بکات بۆ تەوتینی موچە یان دەتوانێت بە نووسراوێک ڕێگە بدات وەزارەت و بەڕێوەبەرە گشتیەکان لیستی ناوەکان بنێرن بۆ تەوتینکردن واتە جەنابی وەزیری دارایی بەرپرسیار لە جێبەجێ نەکردنی تەوتین. لە بەشێکی تری کۆبوونەوەکەماندا باس لە پاشەکەوتی موچە و بەرپرسیارەتی تەواوی هەرێم کرا لەو بارەیەوە. جەنابی وەزیری دارایی عێراق ڕاشکاوانە خاڵی خستە سەر پیتەکان و دەربارەی موچە وتی کە ئەو پابەندی دەستور و یاسایە و چاوەڕێی دادگای فیدرالیە ڕای کۆتایی دەربارەی ئەو سکاڵایەی ئێمە تۆمارمان کردووە دەربارەی جیاکردنەوەی موچە لە ململانێ سیاسیەکان واتە ناردنی موچە پەیوەستە بە بڕیاری چاوەڕوانکراوی دادگاوە. وەزیری دارایی دووچاری سەرسوڕمان بوو کاتێک وتمان موچەی مانگی 12 پارساڵمان وەرنەگرتووە باوەڕی نەدەکرد چونکە بەغدا ئەو موچەیەشی ناردووە. چاوەڕوانین بەم زوانە دادگا بڕیاری خۆی بدات و موچەی فەرمانبەران ڕزگار بکرێت لە دەستی ئەوانەی یاری بەنان و قووت و پاروی سەرسفرەی فەرمانبەران دەکەن. هەروەها بەڵێن دەدەین تا دوا هەناسەمان بە کردار دەجەنگین لە پێناو جێبەجێکردنی تەوتینی موچەدا. لە کۆتاییدا جێگەی خۆیەتی دەستخۆشی و پێزانینی زۆرمان بۆ بەڕێز دکتۆر غالیب محەممەد عەلی کە هەمیشە غەمخۆر و پشتیوانی دۆزی ڕەوای فەرمانبەرانە. دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی گروپی خەڵکی ناڕازی 12/6/2025. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئێساش بەیاننامە عەرەبیەکە ئەخوێندرێتەوە. بسم الله الرحمن الرحيم. بالبداية نشكر حضوركم الكريم وأتوجه في مستهل كلمتي بخالص الشكر والتقدير إلى دولة رئيس الوزراء السيد محمد شيع السوداني المحترم وإلى معالي السيدة طيب سامي وزيرة المالية في جمهورية العراق. كما
أخص بالشكر والامتنان جميع الشرفاء والخيرين في بغداد عاصمة وطننا الحبيب الذين يحملون هموم إخوتهم من موظفي إقليم كردستان ويقفون إلى جانبهم في مطالبهم المشروعة. إخوتي الأعزاء، تشرفنا صباح اليوم الخميس بلقاء معالي وزيرة المالية في العاصمة بغداد، حيث استمعت مشكورة وباهتمام بالغ إلى طرح من مطالب وهموم تتعلق بواقع موظفي إقليم كردستان، وعلى رأسها قضية توطين الرواتب وضمان صرفها بشكل منتظم.